لا دەستپێکی یاریەکانی هەفتەی شەشەمی خولی ئەستێرەکانی عێراق و لەسەر یاریگای نێودەوڵەتی کووت یانەی کەرخ پێشوازی لە دۆ کرد. کەرخ زەرد پۆش بوو، دۆکی شین پۆش. دائما ما يعولون على الاطراف على زاكري وعلى روبن اكود وعلى هيران ومحمد سعيد اللي مباراه صعبه على بركه سەرەتا دهۆک بەم هێرشە فشاری خستە سەر گۆڵی تیپی خاوەن ماڵ. دهۆک تا ڕادەیەک لە کەرخ باشتر دەردەکەوت، بەڵام مەترسی ڕاستەقینەی نەبوو. مۆیسس لۆکاسی بەرازیلی بەم لێدانە بەختی خۆی تاقی کردەوە، تۆپ ڕێگای گۆڵی نەگرت. مەترسیدارترین هێرشی یاریەکە ئەم تاکە دەرفەتەی کەرخ بوو. محەممەد ساڵحی گۆڵپارێز بەرپەرچی دایەوە، نیوە یەکەم بەبێت تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دووەم جارێکی دیکە دهۆک باشتر دەرکەوتەوە، بە دوو لێدانی سەر مەترسی خستە سەر گۆڵی کەرخ. لا خولەکی 66 و لا یەکەم دەرفەتی کەناری لا نیوەی دووەم ئەبوبەکر جوبریل گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆیانەکەی بەغداد تۆمار کرد. کەرخ لەم دەرفەتە خەریک بوو ئەنجامەکە دوو هێندە لێ بکات و جیاوازیەکە زیاتر بکات. هەڵۆکانی چیاکان بە ئامانجی گەڕانەوە بۆ کەشی یاریەکە و تۆمارکردنی گۆڵ یەکسانی تەواوی فشارەکانیان بۆ سەر گۆڵی کەناریەکانی بەغداد چڕ کردەوە. بەڵام تا کۆتایی هاتینەوە خولەکی کاتی ئاسایی و 5 خولەکی زیادکرا و پێی نەگەیشتن و کەرخ براوە یاریەکە بوو. بەم شێوێ دهۆک بە 11 خاڵەکەی بە کاتی لە خانەی دۆمی ڕزبەندی مایەوە. کەرخیش بە 8 خاڵ هەڵکشایە خانەی حوتەم. لە هەفتەی حوتەم دهۆک لە یاری دەستپێک دووشەمە پێشوازی لە تەڵەبە دەکات. کەرخیش ڕۆژی دواتر دەبێتە میوانی کارەبای هاوشاری. حوسێن محەممەد، کەناڵی پێام.